سڵاوتان لێ بەڕێزان لەم وانەیە باسی شێوازی کردنەوەی لینکەکەم وەکوە بینن ئەپلیکیشنێکی زۆر سادەم دروست کردووە کە پێ کاتووە لە چوار دوگمەی یەکەم یان بریتیە لە کردنەوەی لینکێک بۆ وێبسایتێک کە ئێمە لێرە وتومانە گوگڵ. دوگمەی دووەمیان بریتیە لە تەلەفۆنکردن بۆ کەسێک، دوگمەی سێمیان بریتیە لە ناردنی ئیمێلێک، دوگمەی چوارەمیان بریتیە لە ناردنی SMSێک. زۆر باشە. پێش هەموو شتێ ئێمە شتێکمان هەیە پێوترێت فلاتەر خۆی بای دیفۆڵت شتێکی هەیە پێوترێت URI. باشە هاتیایەتی لەکوێیە لە ناو material.dart-ایە. باشە واتە پێویستی بە هیچ پاکێجێ نییە بۆی داونلودی بکەیت، بەڵام ئەوەی کە پێویستی بە پاکێجە بریتیە لە URL LaunchUrl. باشە ئەم فانکشنە کە لە تایپی فیچەرە بۆیە پێویستی بە ئەوەیتی شوێیسە لە کێوە بانکرێ پێویستە لە فانکشنێک و بانکرێ کە ئەسینکی پێوە بێت. ئەو ئەسینک و ئەوەیت و فیچەرە بەڕاستی لە پێویستی بە ڤیدیۆیەکی ترە، بەڵام من لە ڤیدیۆە بەڕاستی نازانم چۆن شەرحیکەم. راپۆرتێکم بۆ داناون خۆی وە پێشتر لە ساڵانی پێشوو بمانکەندایە ئەسینک و ئەوەیت و ئەوانە کە گرنگە تەنها لە فلاتەر و دارتی شانیە، لە کۆمەڵێک زمانی تریشا بەکارێنرێت. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێوە ئەو راپۆرتە بخێنەوە بۆی کە ئینشاءڵڵا لەو فیچەر و ئەوەیت و ئەسینکە تێبگەن. بەڵام لە ئێستاە بەڕای من بۆ ئەم حاڵەتی ئێستای ئێمە تەنها ئەوەندە بەسە کە ئێوە بزانن LaunchUrl پێویستی بە ئەوەیتە، واتە پێویستە پێش LaunchUrlەکە ئەوەیتێک دابنرێت و پێویستە کاتێک کە ئەم LaunchUrlە بانگی ئەەکەیت کە ئەوەیتی پێوە نووساوە لەکوێوە بانگیکەی لە شوێنێکەوە بانگی بکەی کە پێویستی بە دانانی ئەسینک بێت. پێشەوەی بچمە ناو مۆزوعەکە بە وردی ئێمە پێویستمان بە پاکێجێکە بە ناوی URL Launcher. لەکوێی هێنیت؟ ئاچیتە سەر گوگڵ ئەنووسی URL Launcher. ئەم پەیجە هێنیت کە ناوی pub.dev ئەیکەیتەوە، ئەچیتە سەر بەشی Installing، پاشان ئەچیتە سەر Dependencies. ئەمە کۆپیەکەیت بۆ کوێ؟ بۆ یاملەکەت، بۆ پرۆجێکت یاملەکەت یەیتە ئێرە. ئەوە تا من دامناوە پێشتر دایانم ئێستا. ئەچمە سەر مەینەکەم، لە مەینەکەما چیەکەم؟ ئەم کۆدەی ئێرە کلیکەکەم لەمە هەڵڵێ کۆپی تو کلیپبۆرد، ئەمە کلیک ئەیخەمە کوێ؟ ئەیخەمە کۆدەکەمەوە. هەر ئەوەندە. ئەمە بۆ چ شتێکە؟ بۆی ئەم LaunchUrlە ئینەیبڵ بکەم. کۆدەکە وەکو لەبەر چاوتانە ئەوەندەیە، ئەڵێ F. ئەمە بۆ چ شتێتەوان؟ بۆ کردنەوەی گوگڵەگەڵێ ئەوەیت LaunchUrl LaunchUrl URI.parse URLەکەی پێم google.com. اینجا ئەمە ئیفە تەوان کۆندیشنەکە لێراڵم چاڵم throw could not launch the URL. جا لێرەڵێ چێڵێت تۆ ئەوەیت بەکارێناو لێرەیە پێویستە لەکوێیە بەکاربێنرێت can only be used in an async function. کەواتە خۆشی ئینەکە پێڵێ ئەڵێ try marking the function body with either async or ئەویتر. باشە کەواتە function body مەبەستی ئامەیە لێرە نووسم async تاپ کێشەی نەما. باشە ئەمە هەموو کۆدی کردنەوەی لینکێکە. ساگە ڕفرێشکەم پاشان کلیکەم لە باتنی گوگڵ بۆ لەبەرەوەی پاکێجەکەمان دابەزاند بۆیە پێویستە دووبارە ئەپلیکیشنەکە دیباگ بکەمەوە بۆی ئەپلای بێ بەسەریا پاکێجەکە. زۆر باشە. ئێستا کاتێک کە ئەپلیکیشنەکە کرایەوە و دوگمەی گوگڵ پەنجەم پێدانا ئەچێتە سەر وێبسایتی google.com. زۆر باشە. ئێستا لێرە کۆدی چیمان هەیە؟ کۆدی تەلەفۆنکردن بۆ کەسێک. ئەڵم final URL عفو URI. باشە call URL هاوکو لە خوارم سراوە URI بە کەپیتەڵ یوەکە. چیم هەیە؟ پرۆپەرتی سکیمم هەیە لەگەڵ چی؟ لەگەڵ پاس. ئەمە چی؟ ئەمە بریتیە لە چی؟ بریتیە لە بۆسە سکیمەکە بریتیە لە دیاریکردنی ئەو سێڤیسەی کە URI ئەنجامێدات. URI وەکو چەترێکە بەسەر کۆمەڵێک سێڤیسەوە. یەکێک لەوانە بریتیە لە
URL یەکێکی تر بریتە لە تەلەفۆنکردن یەکێکی تر بریتە لە ناردنی ئیمێل یەکێکی تر بریتە لە SMS باشە من لەمەیانە چی بەکارێنم ئەڵێم call someone کەواتاڵم تێل پاسەکە بۆ کوێ بێ ینی بۆ کوێ ئەو شتە بکەم بۆ ڕقەمەکە 0 باشە ئەمە کۆڵ URL-ەکەم کرد کە لە تایپی چیە تایپی URI باشە هاتوان هەڤاریشی بکەن تۆزێ هەنشتە بۆ هێنێ ئاهاوتە هەر کۆدی مێڵتوەکە بۆ هێنێ یەکسەر باشە هەر ئەگە بچیتە ئێرەش تەسەورەکەم بێنێ مێڵ تو ئەدی بزانین ئەوەتە هەر ڕێک کۆدەکەی بۆ نووسیوی یعنی ئەگەر لە ئیمتیحانی شاگریمان بۆم نەشتێکە بیر چۆوە خۆ SDK-یەکەی تایە باشە SDK-یەکەی تایە هەر ئالێرە ئەمە چی لێگەی کۆنتڕۆڵ و کلیکێکی لێەکەی هەر لێرەیە ئەها کۆنتڕۆڵ و F کە یان کۆماند و F ئەگەر ماکە پێبوو هەڵی مێڵ تو ئاوەتە ئەوە کۆدی ئیمێڵەکەی بەهەرحاڵ اینجا لێرەیە چیمان هەیە ئەڵین چی ئەڵین ئەگەر ئەوەیتەکەم LaunchUrl-ەکە واتە ئیشی نەکرد ئەو نیشانی سۆسفرمانەی ئەگەر ئیشی نەکرد ئەڵی call URL اینجاڵی چی ئەڵی throw could not tell تەواو ئەمەش هەموو کۆدی تەلەفۆنکردنە و ئەوەیتەکەش پێویستی بەچی وەکو وتمان ئەسینک ئێستا ئەگەر ڕانی کەمەوە ڕستارتی بکەینەوە گوگڵ کە پەنجەی پیانێم چیم بۆ کاتەوە وێبسایتی گوگڵم بۆ کاتەوە google.com ئەمە تەبان کرۆمە کاتەوە بەڵام add account to device without account ئەوەتە چوە سەر google.com باشە بچینەوە پێشتر نازم بواتێکی ئەیە کە داخەمەوە بەبێ داخستنێکی قورسیش هەرغا داخستنێکی تابیغی ئاوە ڕستارت یەکاتەوە ئەمە دامانخست دیبەگ دووبارە تا دیبەگ یەکاتەوە بە ئیمێڵەکەش بکەین یەکجاری جیازی نێوان ئیمێڵەکە و SMS-ەکە ئەوەیە کە ئەگەر دیقەت بان لێرە سکیمەکە وتمانە چی وتمانە مێڵ تو بەڵام لە SMS وتمانە سکیمەکەمان بۆ بکە بە SMS هەردووکیان پاسی هەیە بەڵام پاسی ئەمیان بریتە لەو ئیمێڵی کە تۆ بەتەمای مێسجەکەی بۆ بنێری و پاسی ئەمیشان بریتە لەو ژمارەی کە تۆ بەتەمای SMS-ئەکەی بۆ بنێری باشە ساگەرەمە کۆڵ سەموان بکەم کە پەنجەی پیانە مەچێتە سەر ئەپلیکیشنی چی ئەپلیکیشنی فۆن باشە کاتێکیش پەنجانین بە چییە بە ئیمەیڵە ئیژناکە لەبەری جارێک کۆدەکەمان نەکرد ئەمە بۆی کاتمان بۆ بگەڕێتەوە هەر ئەن کۆمنتی یەکەم ئەگەر دیقەت بەن جیازی مەیڵ و SMS چییە بریتێ لە ئەم کوێریە ئیمێڵەکە ئەم کوێریەی هەیە کە بریتێ لەمە ئەمە چییە ئەمە کۆنستانتە ئامە تا ئێرە کۆنستانتە بەڵام ئەم تۆپیکەی ئێرە ئەمە خۆم نووسیمە مای کوردش توانین سپێسیش تیادارنەی مای کوردش تۆپیک ئەم ئاندە یانی چی بۆی جێی کاتەوە لە سەبجێکتەکە ئەڵێم بەدی یەکسانە بە سلااو کاک فلان بۆ نمونە باشە ئەمە کوێریەکەیەتی هی ئیمێڵەکە جا دیسان و ئەوەیتمان هەیە کێشەی ئەوەی تەڵی ئەسینک باشە ئەمەش ماماشێ بار ئەسینکەکەی بۆدانم کاتێک کە ڕەن یەکەم ئەڵێم سند مێڵ کە کلیکی لێ یەکەم سێریکەن چیەکات ئەمە سکیپیکەین take me to gmail خوارەی سعاجەمە ئیلا بێ داینی واز لەوە بێنن کێشەی نییە ئیمێڵەکە بەو شێوەیەوە SMS-ئەکە چیە SMS-ئەکە پێویستی بە تەوان هەروەکووانی پێشوو سکیم و پاتیش کوێری پارەمیتەرمان هەیە کوێری پارەمیتەر چی وەرەگرێ ماپی سترینگ وەرەگرێ ئەمە ڕۆکو دیکشنەری شەگاوەکۆی کە ئەمڕۆ لە پایسنا بۆمان هاتووە دیکشنەری چییە ئەمە کیەکەیە ئەمەش ڤالیۆکەیەتی ئەمە لە بەریکەن بە کورتێکی مای مێسجەکە و ئەمە چی وەرەگرێ بە کورتێکی ئەمە سترینگی وەرەگرێ کە چییە کە بریتێ لە مای مێسج سامپڵ باشە تەبانەمە ئیترە توانی بوون بە تەواتی کەستمایزی بکەی بۆ نە لێرەیە لە دەرەوە لە دەری دەرەوە ینی ئالێرەیە ئەتوانی تەکست فیل دێزیا بکەی بڵێ چی لێرەیە بڵێ کۆنترۆلەر بریتی بێ لە چی بریتی بێت لە تێکست ئێدیتینگ کۆنترۆلەرێک
ئەڵێن چی؟ ئەڵێن SMS باشە SMS controller یەکسانە بە text editing controller باشە ئەم SMS controller چی لێکەم ئەیخەمە ئێرە هەر کاتێک هەر شتێکم دەستکاری کرد لە ناو text فیلدەکەیە یەتە ناو SMS controllerەوە باش ئەنجە ئەمەژە گۆڕم ئەیکەم بە چی ئیکەم بە SMS controller.text تاوە ئێستا شتەکەم کرد بە داینەمیکی ئەمە ریفرێشکە ئابا بچینەوە دواوە دیقەت بە نێستا لێرەیە ئەتوانم چی داخڵکەم شتێک داخڵکەم ئەڵێم سڵاو ئەلەن چۆنی باشە سەکاتێکە پەنجانم بە SMSە ئێستا سڵاو ئەلەن چۆنیەکە بێت لەگەڵ خۆی ئەوە تا سڵاو ئەلەن چۆنیت بۆچە ڕقامی بە ئەو ڕقامی کە لێرەیە بە شێوازێکی ستاتیک لە ناو کۆدەکەیە بۆم نووسیوە باشە ڕاستیەکەی ئەم لە 120 لە 120 نازانم چێ لێرەیە بوو وای لێ کردووە بەڵام ئەوەی کە مامەسا پێی داوین لە مەرزەمەکەی ئەم کۆدانەیە و کافیە ئینشاءڵڵا بڕوا ناکەم هیچ قورسێکی تیابێ زۆر بەشی کۆپی پێیستا گەر دیقەت بن تەنها ئەمە نەبێت ئەمە هەر زۆر ئاسانە پێویستی بە هیچ سکیم و پاثوەم شتانە نییە بۆ لەبەری خۆی بای دیفۆڵت URI چی وەرەگرێ URL وەرەگرێ URI وەکو چەترێکە بەسەر کۆمەڵێک سەرویسەوە نازانم ئەمەم باس کرد لەم ڤیدیۆیانە ئەویش چییە وەکو چەترێکە وەکووتمان بەسەر کۆمەڵێک سەرویسەوە وەکو چی وەکو URL وەکو تەلەفۆنکردن وەکو میل تو ناردنی ئیمێل هەروەها ناردنی SMS ئەم ترۆ چییە؟ ئەم ترۆ بۆ یەکە گەربوومە ئەم SMSە کێشەیەکی تاویت ڕقەمەکە بێ یان بۆ لێرە ئامادە نووسرابێ خەلەلێکە بێ بۆ نمونە لە بریەوەی ئەپلیکیشنەکە کراش بکات کامل بچێتە دەرەوە یوزەرەکە هەڵباتە دەرەوە هەر ترۆیەکە و تاوە هیچ کێشەیەکی وای نییە و ئەو کراشە ئەنجام نادات ئینشاءڵڵا ئاسانە و سەر لە خۆتان تێکمێن و ئەگەر دیقەت بە نۆکو وتم هەمووی کۆپی پێیستە بە زۆنە لە هەنێکی هەنێشتی زیاوە لە ئیمێڵەکەیە تەنها کوێریە لە SMSەکەیە تەنها کوێری پارەمیتەرە لەشتان ساغ بێ و خوای گەورەم لە سەرکەوتووکە ئینشاءڵڵا